کاتتان باش ئەم جارە باس لە کێشەی زیاتر لە 150,000 جوتیاری نێوهەرێمی کوردستان دەکەین کە لە ساڵانی ڕابردوو گرێبەستیان لەگەڵ وەزارەتی کوشتوکاڵ ئەنجامدا بوو. پاش دەیان ساڵ گرفتی کۆمەڵایەتی یەکجار گەورە لە نێو جوتیاران و ئەو کەسانی کە زەویەکانیان کڕیبەوە دروست ببوو. کێشەکان یەکجار گەورە بوون، زۆر جار یعنی کێشەکان گەیشت بووە ئەو ڕاددەیە کە شەڕی دەستە و یەخەی لێ بکەوێتەوە و کەیسەکان بکەوێتە دادگا. بەڵام ئێستا ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کوشتوکاڵ بڕیاری گرنگیان دەرکردووە سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی ئەو جوتیارانەی کە وەکو باسم لێوە کرد زیاتر لە 150,000 پارچە زەویە. لەگەڵم وەرن بابزانین ئەو کێشەیە چۆن چارەسەرکراوە، جوتیارەکان چی دەڵێن و بەرپرسانی وەزارەتی کوشتوکاڵ ڕاو بۆچوونیان چییە. سڵاوتان لێبێت جەماعەت، چۆنن باشن؟ ئێوە هەموو جوتیارن؟ گرێبەستانە بۆ پێشتر گرێبەستانە بووە. گوتیان پێشتر کێشەتە هەبوو، ئێستا کێشەکە چارەسەر کراوە، ڕاستەوە؟ چۆن بوو کێشەکانتان چی بوو؟ وڵای کێشەکانمانوەڵومان عەد دەکەن وشەکان. پێشتر چ بوو کێشەکانتان؟ یعنی جوتیاری قەدیمەنی ئێستانە ئەو وڵای نوێنە نوێنە؟ نوێنە، یعنی لە تازە بە تازە بووینە جوتیار. بەری چەند دەبی دەست بەکار بووێ؟ وەڵای ئەوە بینەکە وەڵا بینەکە وەڵای دە 15 ڕۆژێک دەبی لە گژگۆرینە. دەتوێت ئێستا زەویەکان بە ناوی خۆت بکەین؟ بەری باشە. پێشتر ئەگەر زەوی بە ناوی جوتیارێک نەبا بڵێن بە ناوی تۆ نەبا چ مشکلت هەبوو؟ ئەگە بە نای منەوە ناتوانێت حەدی خەرکەشی ناتوانانی بکەیت. ئەگەر ئێ خۆت بیدەن ئۆمارە خۆتە دەتوانی بکەیت، بەسەکە خەرکەشکەبی ناتوانانی تەسەڕفی بکەیت. بە پارە بە زەبری پارێ بکەیت. ئەگەر خەرکەشکەبی چی ینی بۆ پارت دەدا لەبەر چ پارە؟ بە ئیجار بگرین مەسەلەن پارە دەدا بە ئیجار بەس ئەگە ئەی خۆت بی هەنەوە کێشەت نابیتن و کەیفە خۆت تەسەڕف پێ دەکەیت. تەسەڕف پێ. ئێستا ئەو بڕیارەکی بڕیار زۆر باش. باشە. پێشتر کێشەی کۆمەڵایەتی هەبوو دیان بۆ خەڵکێکە بوو إمام خديم عرض بخوما فلاحي قديمي فلاحي أصلي أصل ماركة أما قديم لقندي وين عرض ما كريا هي عرض فروشتي عرضك كمبوا أما عرض ما كريا أو عرضاناش كابر عرضك اللي قندي فروشة باري كذا أما جتشين عرضك ما ليكريا عرضك كان حمص سالة بتشين بنزموريان بيبكينو تشيمياء وقرينو لموس يعني مشكلة هنا هو ورثة بس يصح حكومة قرارش زور باشي ده أو يو عرضي كريم بناوي دكا. حكومتي هرم أو كابري عرض الشيء بس دو بارس عرض كريم. تاسلو زعما النبي دو تتسي. دوتم باشترین قراری ده دستخوشی دکم چهشی 100 ساری پاشتری عال کرده. 100 ساری پاشتر 100 ساریش پاشتر. لبر چه امن عادم کریه 100 ساری وچه وقتین عار 20 سارم. فلاعم عادم کریه با پاریخم هزار پروژه مانس دوست کردیا هیچی لزراعی عمل ناکر عمل زراعی برین اما فلاعی ناکابل. استاکا فلاعی برسمی باشترین قراری ده کریه دستخوشی لو بريال جيتان ليه برزان ما دلي جوتياري أصلين دلي جوتياري أصلين دلي كيشي 100 سالي رابردويان صار سنة باشتريش ده حالك لو وين وكيما ببارة ما كريا نار ولا بي كودروا نار كيستا بنا يقول شكنا تشتكى ناكري بري يعني باشكي وصفنا باشا استا معاملەکان چۆن بەڕێوە دەچێت؟ دەرەجەیەکە دەستان خۆش بی ئەمە جوتیارێکی قەدیمی زۆر تقریبا 150 دۆلم عەردم کڕیا لە گوندی تەرزان هەموو زراعیە ئەم دەچوومە حەد ڕێگایش لۆ بیر لێدان دات مێرە دەیان بوو لە سەنایی سەعیبەکە دەچوو دەگۆ کاکی برا وەرە بەری دەگۆ نایم کاکە یان ئەو یەک دەهات دوو نەدەهات بۆ نارەی داوای پارەشی دەگرن نانە داوای پارە خوار ناگرن هەندێ مشکلیان بەس هەبوو لەوانەیە ینی ئەوان هەبوو بەس هەخۆش نەبوو
لۆ چمیایی لە بوو بۆ میرات بوو بۆ میرات ئەمانەوە میراتەوە تۆفان نامە و شتیوانێ هەمووی وا بەناو خۆی. ئاوا بەناوەکەەوە هەموو دەردێن ڕێک لێکن دێتە سەنای من نای برایەکەمان چەند لە سنووری هەولێر کاکاروان چەند جوتیارمان هەیە لە سنووری والله كاك حفتها زار زيادة زور هەفتا هزار جوتیارمان هەیە کە پێشتر کێشەی گرێبەستیانە لا زيادتريش پێشتر وابزانم لە سەردەمی ڕژێمی پێشش ئەو گرێبەستانە وانە لە هەفتا و حەفت ئەوە نامەوە کێشانە چارەسەر ئەمانە 2005 عردانەوە لە مستەم ریتم جیبدەم ئەتەلعانەکەەوە چە سارە ئەو 20 سارە پێشەم نەم هەر بەڵام ڕابواردی هەر بۆ وەسعی بڕوو چمیانی ئۆنیۆ هیچ ئەجا پێشەنیشان بەبیرم نایە بەس ئەمنەوە لە 2004 باشە کەوای ئێوە جوتیارانی هەرێمی کوردستان و هەولێرن دەڵێن دەستخۆشی لە حکوومەت دەکەی زۆر زۆریش 100 ساریی شاری گوتینایەوە ئیشەکی گرنگە ئەمانە کۆمەڵێک جوتیارن لە سنووری پارێزگای هەولێر دەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان دەڵێن کێشەی 100 ساڵی ڕابردوومان چارەسەر بووە بەجددی کێشەی 100 ساڵی مشکلش زۆر گەورە بوو کە ئەو شەکرایە ئەو عەردانەکە حەقت دەکرێت بە ناوی جوتیارەکان مشکلێکی گەورە بوو پەیامتان چییە پەیام ئێستا دەستخۆشی دەکەن گوتت کێشەکەت چییە کێشەی بیر ئەمە 6 دۆنم ئەردی زراعیمانەیە ئەغدەکەش دایمیە نەکاتی بەڵام بیستم بیری تیوازی لێ دەم لەسەر ئەردەکەی خۆ سووری هەبوو تیان لێ دەدەم بیرەکەی و ئەتو هەرمێ دیارش هشتاوا بوو لە خۆت وەرە ئیش پێ بکە بەڵام ئەم نووسشتێکی قانونی بکەم باش بیرەچی تیوازی لێدەم لەسەر 100 مەتری نیاندامێ زۆر ئاردیشی بەسەرەوە دەمویست ئاردەکەی دەربین مەزانم ئەوم دەمتوانی دەربینم بەڵام نەمیستی بێ قانونی بکەم باشە ئێستا تۆ داواکاری چییە داواکەم ئەوە بوو مەسەلەن لەسەر 100 مەتری ئەمن بیرەکەم سەقل 6 دۆنم هەردە زراعیەکەم ساڵێک هەیش کە ساڵێت مەسەلەن ڕێگان نادەم بیر لێ بدرێت نادەم بیر لێ دڵنیایی ئەوە بۆ ئێستا دەڵێ 6 دۆنم مێ ڕێگان نادەم بیر لێ بدرێت ڕێنماییمان هەیە بە پێی ڕێنمایەکان هەر بیرێک بۆ بیرێکی دەبی بەجێرەی منتیقەکان دەگۆژێت هەیە 550 هەیە 600 باشەوە دەڵێ 6 دۆنەمە لەبەر ئەوەی ئەو ڕێنمایانە مشکلە 6 دۆنمەکەنی ئەو ڕێنمایانەکە دەرکراوە دەرچوو لەبەر بیریتکە لەبەر ئەوەی ئاوی کەم دەبتەوە ئاوی بیریتکە کەم دەکاتەوە تەسیری لە جێتکە دەکات لەبەر ئەوەیەکەوە بە پێی ڕێنمایەکان دانرایە دووریەکان ئەو جویانە کەوایەوەی وەی لە دەرەوەی ڕێنمایەکە باش ئێستا بیر لێدان ئاساییە یان ئاساییە هەریەکە ڕێنمایەکانی تەواوی بیر لێدان زۆر مەرجەکانی چییە؟ ئێستاش لە کنمانە مەرجەکانی زەویەکە زەوی خۆتبی زەویەکە زەوی خۆتبی بە دووریەکان تەواو بی چەند مەتر ئەگەر هاتووم حەسەب منتیقە دەگۆڕێ بەجێ دەگۆڕێ مەسەلەن جێ هەیە 500 جێ 600 کەمترینی 400 باشە زایدەن لە 20 دۆنمیش کەمتر نەبی زەویەکە 20 دۆنم کەمتر نەبی بیری خۆی لێ دەدا بەبێ هیچ کێشەک بەس ئەو ڕێنمای وەزارەت پشتکاڵ کە دەرێ بیر ئەوەندە لەو بیرەی دووربی ئەوە کێشەمان لە دروست دەکات لەبەرەوەی دەسی لە بیریتکە دەکات دەسی لە ئاوی ژێر زەویتەوە واقعك هەیە واقع فرۆشتێ ئەر فرۆشتنی جوتیار شتێکی زۆر باشە قڕاتێتەوە کە جوتیار عادی بەناو دەکرێت بەس دەمت چینا حەقی فرۆشتنی جوتیار عادی فرۆشە بە هیچ شێوەیەکی لەبۆ ئەوەی چینی سەرمایه‌دار و دەمە زیاتر عادە دەکڕێت چینی فەلاح بەرەو پاژە چیرە مستەقل لەو قرارەی ئێستا قرارەکە باشە لەو بەناوکردن باشترین شتە کە قرارە دەرای عاد بەناو دەکرێت بەس دەمت چینا حەقیونی عادی جوتیاری فرۆشی بە هیچ شێوەیەکی یعنی قانونەکە باس دەفرۆشتن ناکە بەڵام دەستا و دەستکردن دەکە آخر لەبەر چینە فرۆشاوە عادەکە جوتیارەکە هیچێ کردیوە ئێستا ئارسیاری چەندە خە بەرجێ جوێ مەتخەکەی گرانترین عاد بە چەندە والله لواني عادي زراعي اخذ زيادة عادي زراعي لواني حتى جي باشا تاع سل بنزا ولا خبره دونمي دونمي سل بنزاورة زي قاعد يعني سل عادي زي قاعد زي قاعد يقولوا بس بخوي خرابتي خلاروي كجوتيار عادي بفروشي براستي خراب كارثه جوتيار عادي بفروشي بەڵام ئەو ڕێنمایە باز دەفرۆشتن ناکە باز دەست دەکە بەناوکردن شتێکی کارەکە باشە لەو خەڵکی دوێنێ فێرەکردی بەس بڕاتە خراپترین خراکە ئەوەیە جوتیار عادی بفرۆشی لەبەر چ خراپە؟ جوتیار بەعادی جوانە جوتیار بەزەوی خۆی بەس هەدەداتەوە جوتیارش نا جوتیارش فەقی پێی ناکرێت
لەوانەیە هەندێک کەس دەبوونی دەکرێت بەچێکی سەرمایه‌دار ینی لەبەرەوە تۆ دەڵێ نرخی بەرز دەبێتەوە لە کۆتا لە خەڵکی دەوڵەمەندی دەوڵەمەندن دەیکردن کابرا جوتیارە بوو ناتوانانی بیکڕی جوتیارێکە لە گوندی فەقیرە قابلە بدرێتەوەی باشترە نەک بدی کابراش دەوڵەمەند کا کاروان ئەم بڕیارە باز دەفرۆشتنی زەوی هیچ فرۆشتنی تێدا نییە تەمەشاکە کا کامەران کابراایەک زەوی بەجێ هێشتووە لە گوندەکەی زەویەکەی پێ ناکرێ یا خودباری کرد یا دەستە شوێنێشتر فەلاحەکی نمونەیی فەلاحەکەوە هیچ دەکات لەو دێی ئەوی دەستنیشان دەکەین و گرێ بەس لە گەروی دەکرێت هیچ کڕین فرۆشتنیش تێدا نییە نەخێر. ئێرە هۆبەی گرێبەستەکانە کاکاو تۆ بەرپرسێ و هۆبەیە باشە ئەو هەموو فایلی جوتیارەکانە هەمووی داواکاری جوتیارانە گرێبەست نوێ دەکەنەوە گرێبەست نوێ دەکەنەوە داوای گرێبەستکردن دەکەن زەوی بەناو دەکرێت پارەیان وەردەگرنیان کری ساڵانش لە هەموو وەردەگیری ئەوانەی کە لە ساڵانی ڕابردوو نیانداوە باشە من ئاگادارم یعنی بە پێ ڕێنماییەکان حکوومەت بە هیچ شێوەیەک ڕازی نییە لەسەر فرۆشتنی زەوی کوشت و کاڵی خۆی بەپێی یاسا ملکی دەوڵەت کڕینی فرۆشتنی پێ ناکرێت ملکی دەوڵەت ملکی دەوڵەت کڕینی فرۆشتنی پێ ناکرێت بەپێی یعنی کاک حاجی کاکی جوتیار 20 ساڵە ئیشی جوتیاری دەکات بەڵام ئەو زەویە دەتوانی بەکاری بێن بەس ملکی خۆی نییە بەتاکید ملکی دەوڵەتە لە ژێر دەستیدایە بەڵام ساڵانەکە لە سەرناوی خەڵکانێک بووە لە دەرەوەی خانەوادەی مامەیە دەتوانی بێ بەناو کاتن بۆ بڕیارەی کە تازە لە بوو لە بەرژەوەدی جوتیارە پارە فرۆشتن و کڕینی ئاساییە ئاسایی نیە ملکی دەوڵەت کڕینی فرۆشتی پێ بکرێت تەنها ئەو کەسانی زەویەکیان لە ژێر دەستە ساڵانێکە ئێستا بەپێی ئەو بڕیارە بەناویان باشە من زەویەک 20 ساڵە کاری پێ دەکەم ئەو ڕۆکەسێکیت کە دێ دەڵم کاکە من تازە ئیتر جوتیاری ناکەم دەسمە کەرتی نەوت بەنزی خانەیەک دادەنێم دەدەمە جوتیارێکی تر بەپێی یاسا ڕێپێدراوە هەر جوتیارە کە توانای کاری کشتکاری نەبی پیشەکەی بگۆڕی بەجێ بێری لێ جوتیارەچکە تاکو جوتیارەکە سودمەندی ئەو جوتیارە تا چەند ساڵ دەتوانانی ئەو زەویە بەکاربێنێت حتا توانای کاری کشتکاری هەبی دەتوانانی ئەو کاتێک کە پەکەوتە بوو دەخێتە سەر یەکێک لە خانەوادەکەی واگەر ئیمکانی بەکارێنانی زەویەکەشی نەبوو بەجێ دێری کەسێک لە خەڵکی گوندەکە بەناوی دەکرێت بەپێی یاسا باشە زۆر دێن جوتیار ئێستا بەپێی ئەوەی دەیبینن خەڵکێکی زۆرە بەپێی ئەو بڕیارەی کە ژیری و گرفتی ساڵانەی زۆر کەلەکە بووی بەپێی ئەو بڕیارە چارەسەر بوو خەڵکانێکی زۆر و دۆشەشی زۆری داواکاری جوتیاران وەرجیاوە باشە ئێوە جنوبەرگەکەتان خاوێنە بەڵام جوتیار ماندووە کاکە لەگەڵ خۆڵ لەگەڵ ئاو لەگەڵ خاکەناس خۆتان ئەو ئیشە دەکەنیان بێگومان بە خۆمان سەرپشتی ئیشەکان دەکەین بێگومان ئەگە بە خۆمان سەرپشتی ئیشەکەی نەکەین سودمەندێکی وا نابین بەڵام ئێمە سەرەتا زۆر سوپاسی سەرۆکی هەرێم دەکەین و سەرۆک وەزیرە فەرز دورا گەورە بڕیارێکی زۆر لە جێ خۆی بوو باش بێگومان بۆ ئەگاو نەبایە کێشەی کۆمەڵایەتی پشت بە پشت دەڕۆی یعنی وەک کۆمەڵاتی کە کێشەش قۆڵ بوو چانابی ئستا و کێشەی کۆمەڵگەیشتە مەرحەلەیەکی ڕۆژتەمان ئێستا کە ئەو عەرضی فیوچەر دەکاتەوە لە گوندی کابران مستحاقا من بەخۆم مختارم موافقی لۆ دەکەم بەرێ فراک و فران لە گوندی مستحاقا مۆڕشیرۆ دەکەم پشتگیری دەکەم لە نەعیە و قەزایەکەمان قوشتەکە ئێستاش لێرەش ئەوەش بە پێی ڕێنمایەکان دەستە دوێ ئیشەکە بە ناوی کابرای دەکات نەنوێ باشە کاک حەجی باشە پرسیارەکەم بۆ تۆ بێت لەمە دووە کاری جوتیاری زیاد دەبێت بەم بڕیارە یان پاشە کشە دەکات ناکاکەوانە بێگومان زۆر زیاتر دەبێت ئێستا ئەو ئاردا ئەمە بەناوی خۆماکری گرێبەستەکە لۆ نمونە ئەمە پرۆژە لەسەر دەکەین حوزی ماسی لەسەر دەکەین لێ دەدەین کارەبای ڕادەچێشین کەسانش سودمەند دەبی لە گەرەمە ئێمە جێگای دەستخۆشی ئەو بڕیارە بەڕاستی کێشەشی زۆی لە کۆرکردن وا دەکات جوتیار چاوی لەسەر زەویەکە بێت نەڵێ کاکارەکەیدا مەزراندن دەبێت ئێستا من مندارەکان مەرحەمدا هەژنۆ مندارم هەیە هەر هەمووی جاعێرن یەکێکیان پێویستیان بە تەعینی نییە پێویستی پێ نییە ئێستا ئەگەر داواش بکە ئەگەی لە ئارێک بی وەکو دیفاع لە وەتان بکەین دیانێرم باشە بەس پێم بڵێن توخوا یعنی ئەو پرسیارە گرینگە کەسێک بێوێ نانێکی دەستکەوێ
بژی بەسەربەرزی بژی لە ڕێی کاری جوتیاری دەتوانێت ئەو نانە پەیدا بکە زۆر بە زیاتریش. کاکارم تۆ دەمێکە کاری جوتیاری دەکەی لە مێژە لە مێژە ینی پێشتر گوتن لە منداڵیەوە من جوتیار لە منداڵیەوە جوتیار بووینە باشە وەزعتان کووە ڕەوشتان چۆنە کاری جوتیاری ئێستا کامەران زۆر باشە بەنسبەت جوتیاری لەوەی باشتر ئەو ڕۆکە لە 300,000 مەعاشی دانیشین بەڕاستی ئەو بەروبووماگەر بە بازار بکرێ لۆمە زۆر باشە ئەمە زیاتر هاان دەردەبین بۆ کاری کشتتوکاڵی کە کشتتوکاڵ بچێنین بەڕاستی ینی دەستخۆشی لە سەرۆشی حکوومەت دەکەم کاری کشتتوکاڵی بباتە پێش ینی پێشکەوتنێکی بەخۆ بدینی ئیشاڵڵا هەم پژگیریکردنە بە زیاتر پژگیرمان بکۆبی ئێمە تونتربین لەسەر ئەو خاکەمان بۆ جوتیاری نەک چاوەڕێ 300,000 دیناری مەعاشی بکەین باشە ئەگەر 2 ساڵ یان 3 ساڵ بەر لێ ئێستا بەراورد بکەین بە دۆخی کشتتوکاڵ جوتیاران ئێستا وەزاتان باشترە یان پێش 3 ساڵ باشتر بوو ئێستا باشترە سەر بەسەر باشە دەبی وەزعی کشتتوکاڵی چۆن لەبەر چ لەبەر ئەوەی بەرەبوومی ینی بەرەبوومەکانمە بازار دەکرێت کاکە چلۆی قەرنابیتی ئێستا بە 1000 دیناریە کامەران بۆ خۆت مقابلت کرد فڕێمان دەدا فڕێمان دەدا یانی دەستخۆشی دەکەم ئێستا قەرناوی چلێ بە 1000 دیناریە دەستخۆشی لە سەرۆشی حکوومەت دەکەم ئەوە بەخۆی لە خۆی دەگەێنێت ینی بە بازارکردنەکە گرینگە بەخۆی خۆی لەوەی دەگەێنێت بە بازار دەکرێت یعنی بەڕاستی ئەگەر لە سنوورەکان بە بازارکردنەکەی خۆمان زۆر باشە باشە تۆ وەکو جوتیارێک کە دەڵێ ئێمە کاری جوتیاری لە باو و باپیرانەوە بۆ من ماوەتەوە زەویتان زۆرەوە نییە؟ بەڵێ زەویمان زۆرە باشە الحەمدلله ئینشاڵڵا خودا زیادی بکە بەرەکەتی بخاتێ ینی حکوومەت چی کردووە لەو ماوەیە چ بکالۆتان باشە؟ حکوومەت هەندێک بڕیاری گرنگی و ئەو سنوورەیدا زۆر بڕیاری لە جێی خۆی بووی ئاین جێگای دەستخۆشیە بەڕاستی براگەورە یەک لەوانە بڕیارەکان ئەمە 20 ساڵە لەس ئەو عەردەینا عەردەکە بە ناوی هاوڵاتیشکە بوو یعنی بە ناوی جوتیارێکیکە بوو لە خوتەی کە داخلی خوتەی دەبوون مشکلەمان هەبوو لە بە بازارکردنی گەنمەکانمان مشکلەمان هەبوو باشە ئێستا ئەوە چییە؟ ئەوە قەرنابیتە قەرنابیتە باشە داواکاری چیە چ بکرێت دەمە و دووە باشتراوە بە بازارکردنمان بینی حکوومەت هاوکاریتان دەکا بنە تۆتان دەداتێت لە هەندێک بەرهەمدا چی دیکە بکرێ باشە؟ حکوومەت زیاتر هەان بدا بۆ ئەو بەرهەمانەی بنم بۆ ئەو بنەتۆی و چمیانە زیاتر هەان بدا ماداتێەوەبی ئێمە لەسەر ئەو خاکەی تونتر ئیشکەین باشە ئێستا وەزعی جوتیار چۆنە باشە ئێستا وەزعی جوتیار زۆر باشە باشە کاک ئارامی جوتیار دەڵێ ڕەوشی جوتیاران 2-3 ساڵە باشە بەڕاستی گەنم لەو سەعرەیبی و بەروبوومەکانمان لەو وەزعیبی زوتیار زۆر باشە. کاکێ من زۆر قسە لەسەر ئەوە دەکرێت کە کابینەی نۆیەم کاری بۆ جوتیاران کردووە. بەچتی چی کردووە کابینەی نۆیەم؟ پێش کابینی نوێم ئێمە بەرهەمی کشتتوکاڵیمان دەتوانم بڵێم نەیدەتوانی پێداویستی ناخۆ بڕکاتەوە کاتێکەوە پێش ڕادەگەیش دەرفەتی بە بازارکردی نەدەبوو زۆر جار گرفت دەبوو بۆ جوتیاران کاتێک بەرهەمەکانی خۆیان بە بازار دەکرد ئەو گرفتە ڕنگدانەوەی دەبوو کەەوە ڕێگری و چەندین ئاڵۆزیشی لە دروست دەبوو خۆشبەختانە لە
سای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان جوتیار کاتێکەوە جگە لەوەی کە بەرهەمی زیاد بووە گەرنتی بە بازارکردنیشی هەست پێ دەکات زۆر بە گەشتبینیەوە دەڕوانیتە بەرهەمەکانی خۆی کاتێک لە قۆناغەکانی بەرهەمهێنان وا دەکاتکەوە زیاتر وابەستە بیت بە بەرهەمەکەی خۆی زیاتر چاودێری بکات بۆ ئەوی بەرهەمەکی لە ڕووی کوالیتیەوە بەرهەمەکی باش بە بازار بکات چونکە گەرنتی بە بازارکردنی بەرهەمەکەی خۆی لە بەرچاو ڕوون بەرهەم زۆر وەیان کەم بووە بەرهەم جگە لەوەی کەوا پێداویستی ناو خۆی بە تەواوەت پڕ دەکاتەوە لە وەرزی بەرهەمهێنانی بەرهەمەکانی سەوزە و میوە ئێمە بەشی زۆری بەرهەمەکانمان ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان دەکەین زۆر باشە با بینە سەر ئەو گرفتە گەورەی کە چەندین ساڵە جوتیارێک باسیەوە دەکردێگو ئەو کێشەیە 100 ساڵ بەر لە ئێستاش هەر بەردەوام بووە ئەو دایان ساڵە ئەو گرفتە هەبووە ئێستا بڕیارێکتان دەرکردووە لەوەی گرێبەستەکان نوێ بکرێتەوە ئەمە چ گۆڕانکارێک دروست دەکات بەشێکی زۆری گرێبەستە کشتتوکاڵیەکان لە دەست جوتیارێک بوون بەڵام خاوەنداریەکەی بۆ خودی ئەو جوتیارە نەدەگەڕاوە بەردەوام جوتیار بە دوودڵیۆ دەیڕوانیە زەویەکەی خۆی ڕێگری لە پێشی هەبوو کاتێکەوە دەویست ئاکارێکی کشتتوکاڵی لەسەر زەویەکەی خۆی ئەنجام بدات ڕێگری لە پێشی هەبوو نەی دەتوانی بیرێک لێبدان نەی دەتوانی بیرەکی توازی لەسەر زەویەکەی خۆی لێبدان نەی دەتوانی پرۆژەیەکی کشتتوکاڵی لەسەر زەویەکەی خۆی ئەنجام بدا بە بەردەوام بە دوودڕیەوە دەیڕوانیە زەویەکەی کەوا ئی خۆی بوو بەڵام بە ناوی خۆی نەبوو واتە بە ناوی کەسێکی تر هەبوو بۆ ئەوەی ئەو گرفتانە بنبڕ بکەین ئێمە بە سوپاسەوە بۆ کۆبوونەوەی ڕاوێژکاری وەزارەتی کشتتوکاڵ لە سوارچەوەی ئەو گریگی پێدانەی کەوا کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر ڕابەرایەتی و قیادەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجام درراوە توانیمان ئەو گرفتانەش بنبڕ بکەین واتە جوتیاری شایستە جوتیارێکەوە زەوی لە بەردەستە مەرجی جوتیاریشی تێدا هەیە فەرمانبەر نییە هەموو مەرجانەیەکەوە وا دەکەن جوتیار بەرهەمی زیاتری هەبێ ئێمە ئەو زەویانە بەو جوتیارانە دەدەینەوە زەویەکانیان لەسەر گرێبەستیان لەسەر تۆمار دەکەین باشە بەڕاست دەتوانن لە جیاتینەوە پشت بە کەرتی کشتتوکاڵ ببەستن لە داهاتوو وەکو سەرچاوێکی داد بۆ هەرێمی کوردستان کامەران ئێستا ئەو زەوی ئێمە ئێستاکە لێی ئامادەینە ئەو چاوپێکەوتنی تێدا ئەنجام دەین ئێرە پاشەوەی کەەوە بەرهەمەکەی خۆی تێدا بە بازار کردو فەرمووت بۆ خۆ دەتوانی چاودێری بکەی هیچ لە بەرهەمەکەی بەسەردا نەماوەتەوە ئەوە کەلەمی تێدا کەلەمی سووری تێدا بەرەم هێناوە هەر هەموو کەلەمەکەی خۆی بە بازار کردووە واتە دەرفەتی مسۆگەرکردنی بەرهەمی کشتتوکاڵی وا دەکات جوتیار زیاتر وابەستە بیت بە زەویەکەی خۆی وا دەکات زیاتر بەرهەمی زیاتر بی هاندانەکە وا دەکات بە بەردەوام بەرهەمی کشتتوکاڵی پێداویستی ناوخۆ پڕکاتەوە ئەوەشە بەشێک دەبی بەشێکی گرنگ دەبی لە ئاسایشی خۆراک و پشتبەستن بە بەرهەمی ناوخۆ تاوەکو زیاتر لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە ئێمە پشت بە خۆمان بەستنی و سەر پێ بکەوین ئەوەش یەکێک بۆ لە بەرنامە سەرکەوتوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا دەتوانم بڵێم 100% ئەو بەرنامەی کە لە سەرەتای کابینەی نوێمدا ڕێژرا بوو ئێستاشکەوە لە کۆتاییەکانی نزیک دەبینەوە 100% تێدا سەرکەوتوو بووە تەواوی تێدا جێگیر کراوە هیواداری ئەو پلان و ئەو بەرنامە سەرکەوتوانەی کەوا لە کابینەی نوێم دا ڕێژرا بوون لە کابینەی دێم بیتە تەواوکەری بەرنامەی چاکتر و باشتر بۆ خەڵکی کوردستان و هاونیشتیمانیان بێتەکایەوە. 3 ساڵ بەر لە ئێستا لەگەڵ کۆمەڵێک لە براجوتیارەکان بەرنامەم کرد گرفتی نەبوونی بازاریان هەبوو کە لەم قڕنابیت بەرهەمێکی زۆریان خەسار دەبوو بەڵام خۆشبەختانە ئەو بەرهەمەی کە 3 ساڵ بەر لە ئێستا فڕێیان دەدا وەکو ئەم جوتیارە بەڕێزە باسی لێوە دەکات بۆ 1 کیلۆ بە 1000 دیناری عێراقیان فرۆشتۆتەوە ئەمە ئاماژەیەکە کە ڕەوشی کشتتوکاڵ بە شێوەیەکی گشتی بە بەراو لەگەڵ 3 ساڵی ڕابردوو باشتر بووە ئومێد دەکەین داهاتووی کوردستان باشتر بێ و کەرتی کشتتوکاڵیش زیاتر پەرەی پێ بدرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە هەمیشە کوردستانمان ئاوەدان بێت.